ئەم کاتان باش بەڕێزانمنی واجەمال لەم ڕووداوی ڕۆتان پێشکەش دەکەم وەک خۆتان ئەزانن دۆخەکە ئێستا بە شێوازێکە خوێندنەوەی جیاوازی بۆ کرێ بەتایبەتی کە باز لەوە دەکرێت هەشتی شعبی و سوپای عێراقی ڕەنگەنیەتی جیاوازیان هەبێ بۆ منتیقەکە هەروەها تا ئێستا ئەوەی کە سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ ڕایگەیان کە دەیانوێت لەسەر بنەماکانی دەستور و دیالۆگ بەیەکەوە گرفتەکان چارەسەر بکەن هەروەها لە دوای ئەوەی کە مەسعود بەرزانی پەیامێکی بڵاو کردەوە و ئەویش بە جۆرەکان داوای ئەوە ئاکات کە دان بەخۆدا بگرن هەروەها لەسەر مەبدەئی یەکڕیزی و بەیەکەوە کارکردن لە ناو کوردستان ناکار بکەن ئەمانە جگە لەوەی کە لە ڕابردووە هەندێک پەرلەمانتار یاخود لە پەرلەمانی عێراقەوە حەشدی شعبی بە یاسایی کرا بەڵام ئەوەی کە زانراوە حەشی شعبی تەنها بۆ دروست بووە کە دژی تیرۆر بجەنگێت بەڵام ئێستا ئەوەی کە ئەبینرێت لە ململانە ناخۆیەکاندا بەکاردێنرێت یعنی ئەوەی کە ڕوویدا تەنانەت هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکاش هەماهەنگی کردووە لەگەڵیان ئێستا پرسیارەکە ئەوەیە کە دەبێت کورد چی بکە و چۆن بیر بکاتەوە بەرەوکوێ هەنگاو بنێ ئایا پێویستەکە دیالۆگ لەگەڵ کیا بکە کاتێک دیالۆگەکە ئەجەنداکەی چی بێت و کۆمەڵێک ئەمانە کۆمەڵە پرسیارێک کە بیستەکە جواب وەڵام بدرێتەوانێ دەیکەن ڕژای ڕووداوی ئەمڕۆ بێگومان بۆ ماوەی کاشێرێک لەگەڵ هەندێک لە پەرلەمانتار و شرۆفەکاری سیاسی گفتوگۆکەی لەم بارەیەوە هەرێک لە بەڕێزان دکتۆر مستەنامی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق هەروەها زەردەشت خالید خاوەنی ماستەر لە دیزاینی دەستوری و ناجح میزان سیاستوانی سەربەخۆ هەروەها پیتەر گاڵبرێت شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دکتۆر سێرگی مارکۆف شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرێکیان لە وڵاتێکە و لە شوێنێکەوە لەگەڵمانە بن سەرەتا لەگەڵ پیتەر گاڵبرێز دەست پێەکەین و دواتر بەردەوامە بین. بەرز گاڵبرێز بە بڕایەوە ئەم دۆخێک ئێستا ڕووی داوە لە عێراق و لە کوردستان دەبێت چۆن چارەسەر بکرێ یاخود کورد چۆن بیر بکاتەوە چۆن دەرچەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی کە دۆخەکە تێپەڕێنێت. ئەمە بارودۆخێکی زۆر ئاستەمە لە ڕاستیدا و من پێم وایە شتی گرنگەوەیە کە کار لەسەر استراتیژیەتێک بکرێت بەرەو داهاتوو و کوردستان هەندێک کاری کرد کە ئەوەیش ئەوە بوو بریتی بوو لە هەوڵدان بوو بۆ بەدەستێنانی مافی چارنووسی خۆیان و خەڵکەکە بەشداریان کرد لە 25 ئەیلولدا. ئەمە بابەتکەەوە نییە کە ئەگەر بابەتی گشتپرسی بە بیرۆکێکی باش بێنیان خراپ ئەگەر ئەوە پرسیارەکە بێت ئەوە بڵێ بیرۆکێکی باش بوو چونکە خەڵک ڕای خۆیان دەرکرد بەڵام لە ڕاستیدا بابەتکە شتێکی جیاواز ئەوەیە کە ئێران و عێراق چۆن کار دەکەن و چۆن مامەڵە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکەن. ئێستا بارودۆخێکی سەربازی هاتووەتە ئاراوە و پێویستە ئێوە بزان کە خەڵکی ئەوێ چۆن دەپارێزێت و ناوچەکە بە زۆری کوردن و هەروەها کریستیانن بەڵام ئەوە نییە کە حکوومەتی بەغداد دەیەوێت. باشە بەڵام باسی ئێران و عێراقەکەی لە هەمان کاتە تەنانەت کۆنسوڵخانی ئەمریکا لە هەولێریش نەیشاردەوە کە بە هەماهەنگی و ئاگاداری لەگەڵ ئەوان حەشدی شعبی و هێزەکانی سوپای عێراق هاتوونەتە کەرکووک و ناوچە کوردیەکان. بۆچی ئەمریکا لە حاڵەتێکی وایە هەماهەنگی لەگەڵا ئاکرێت لە کاتێکە هاوپەیمانێکی بەتینی هەیە لەگەڵ کورد؟ ڕفتاری سەرۆک ترامپ و هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ جۆرەیەکە لە ڕاستیدا بۆ من زۆر مای شەرمەزاری بووە چونکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وا دەرەکەوێت کە لە بیری کردووە کە هاوڕێکانی ئێمە لە عێراقا کێن وە کێن هاوپەیمانەکانمان
کوردەکان و خەڵکی کوردی ئەوانە بوون کە لە دژی داعش وەستاونەتەوە بەرگریان لەو ناوچەیە کردووە لە 2014 و عێراقیان ڕزگار کردووە بەڵام سوپای عێراقی کە چەندین هێزی لە مووسڵ هەبووە کە ئەو کاتەی داعش هێرشی کردووە بەجێ هێشتووە و ناوچەکەی بەجێ هێشتووە بۆ ئەوان ئێستا ئێمە دەزانین کە هێزی عێراقی هێرشێکی دەکات و هەروەها لەلایەن جەنەڕاڵ قاسم سلێمانی و سەرپەرشتی دەکرێت لە هەمان کاتا هێزەکانی میلیشیا شیعەکان لەوێ هەن کە ئەوان لە ڕاستیدا میلیشیان و هێزی ڕێکخراونین بەڵام لەگەڵ ئەوەشتا سەرکردەکانیان هەوڵدەدەن ئاراستەیان بکەن و خەڵکیش بخەنە ناو کێشەیەکەوە ئێمە دەزانین کە ئەوانە لە ساڵی 2007 تۆمەتبار بوون بۆی کە هاوڵاتیانی ئەمریکیان ڕفاندووە و دواتر لە ساڵانی دواتریشتا ئێمە دەزانین ئەوانە بەرامبەر بە ئەمریکا کاری خراپکاریان کردووە بەڵام ئێستا ئەوانە بە چەکی ئەمریکیان پێدراوە و چەکی ئەمریکی لە ژێر دەستی ئەواندا بۆیە بەڕای من ئەمە مای شەرمە لە ئەمریکا باشە بەڵام دەبێت چی بکرێ بۆی کە ئەمریکا ئەو کۆڵێ هۆش خۆی بێتەوە بە تایبەتی کە لە دوایی هەڵوێستا ئەمریکا سوپای پازارە نەخاتە لیستی تیرۆرەوە لە هەمان کاتا خۆشتەڵی بە چەکی ئەمریکی حەشدی شەعبی وەکو خۆتەڵی وەکو میلیشایەک شەڕدژی هاوپەیمانێکی کورد ئەمریکا ئاکات کە کووردە و کە پێشمەرگەیە لە دژی داعش شەڕیان کردووە. بەشێک لەوە ئەوەیە کە وا لە سەرۆک ترامپ بکرێت کە ئەو لە ڕاستیدا زۆر ڕێک نەخراوە بەڵکو پێویستە لی تێبگەێنرێت لەلایەن وەزارەتی دەرەوە و هەروەها بەشەکانی دیکەوە تێبگەێنرێت لەوە کە ئەمە یارمەتیدانی ئێرانە و بەغداد لەلایەن عێراق لەلایەن ئێرانەوە بەڕێوە دەبێت و وە جەنەڕاڵە ئێرانیەکان ئەم کارانە دەکەن ئەو پێویستە لەوە تێبگات لەوە تێبگات کە ڕۆژێک دوای ئەوەی کە ئەوەی کە ڕاگەیان کە سوپای پازارانی ئێرانی سوپایەکی تیرۆریستیە ڕۆژێک دوایەوە ئەو ڕێگە یاوە بە گروپێک کە لەلایەن ژەنەڕاڵە ئێرانیەکانەوە سەرپەرشتی و فەرماندەیی دەکرێن بۆ ئەوەی تانکی ئەبراهامزمی ئەمریکی لە جیکورد بەکاردێن ئەمە شتێکە لە ڕاستیدا ئەوە نییە کە سەرۆکێکی وەکو ویلایەتە کەتەکانی ئەمریکا پێویستە ئەنجامی بدات. ئێستا بەشێکی زۆر لە کورد ینی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە هەڵوێستیان دەبینیت دەڵێن کە ئەمریکاش پشتی تێکردین و ئەمریکاش سەرڕای هاوپەیمانێکی تون لەگەڵمان نەبوو دەبێ چۆن ئەمریکا تێبگەێنرێت کە تاکە دۆستی یانێکێ لە دۆستە مهمەکانی لە ناوچەکەیە کورد بووە خەریکە لە دەستیەدا. بەڵێ پێشەم شتێک وەکو وینستۆن چەرچڵ دەڵێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کارانە بەڕاستی ئەنجام دەدات کاتێک کە کۆمەڵێک ئۆپشن و بژاردەی جیاوازی لەبەردەسا بن. من پێم وایە ڕای گشتی لە کۆنگرێس یا لایەنگری کووردە و لە تەرەفی کوردایە و ئەمە هەنێک گۆڕانکاری لە ئیدارەکەدا دێنێتە ئاراوە بەڵام لە ڕاستیدا ئەمە زۆر جێگەی مەخابنەکە ئیدارەکە ئەو هەڵوێستەی وەرگرتووە کە ڕایگەاندوە بەرامبەر بە کێشەکان وە کوردەکان پێویستە مامەڵیان لەگەڵ ئەمریکا بێت چونکە ئەمە لە ڕاستیدا ئەمریکیەکان پێویستە بەوە بزانن کە کوردەکان زۆر باش بوون لەگەڵ ئەمریکا وەکاری زۆر باشیان کردووە ئەگەر ڕووبەڕووی کێشە ببنەوە بۆیە پێویستە یارمەتی بدرێن هەر بۆیە لێرە کوردەکان پێویستیان دەیانەوێت هەماهەنگیان هەبێت و دەیانەوێت هاوکاری هەبێت ئەوان نایەنەوێت تانکەکانی ئەمریکی لەلایەن سوپای عێراقەوە بە یارمەتی بەدەستی حەشتی شعبی بەکاربێن لێ دژیەوان چونکە لە پەرلەمانێکە کە لەلایەن کەسانی سەر بە ئێرانەوە زۆرینەی داگیر کراوە ئەوانە ئەو بڕیارانە بدەن چونکە ئەمە ئەو شتەیە کە پێویستە ئەمریکا بیری لێ بکاتەوە کوردستان نمونەیەکی زۆر باشە و پێویستە لەبری ئەوەی کە پەیوەندیەکان بەم جۆرە بن جۆرێکی تر بن. باشە بەڵام هەمیشە دەوترێت ئەمریکا بیرەکاتەوە و هەڵوێستی دەبێت و بەڵام یعنی دۆستی کووردە بەڵام تاکەی وەکۆڵێ ئێستا پێویستە ئەمریکا هەڵوێستی هەبێت کە نیەتی دەبێت چاوەڕێی چیتر بکەین.
من پێم وایە پێویستە کوردەکان ئەوە ڕوون بکەنەوە کە ئەوان بڕیاری خۆیان دەدەن و ئەوەی کە دەیانوێ هەنگاو بەرەو پێشەوە بنێن و بەرەو سەربەخۆیی و لەوەدا پێویستە ئەوە بزانین کە کاتی کشانەوە نییە لە حکوومەتی عێراقی لەگەڵەوەشتا کە حکوومەتی عێراقی و سوپا تانکەکانی لە دژی خەڵکی کوردستان بەکارهێناوە هەلە پەلاماری یاون ئەوە پێویستە ئەوە ڕوون بکرێتەوە کە لە هەڵبژاردننی داهاتوی عێراقیدا بەشداریەکان چۆن دەبن ئەوە ئەو شتەیە کە هەرێمی کە ئەمریکا دەیەوێت کوردستان و عێراق ئەنجامی بدەن لە چوارچێوەی عێراقدا و کوردستان پێویستە پاڵپشتی لە حەیدەر عەبادی بکات ئەمریکاوەی دەوێت بەڵام لەگەڵ ئەوەشتا من پێم وایە کاتێوەیە ڕوون بکرێتەوە کە چۆن ئەمریکا پابند بێت بە کارەکانی خۆیە و چۆن ڕێگری بکات لەوەی کە ئەو چەک ئەمریکان لە دژی کورد بەکاربێنێت و ئەمریکا لەوانەیە کورد لەوانەیە چیدی هەماهنگ نەبێت لە پرۆژەی ئەمریکی لە عێراقدا. باشە بەڵام ئێستا ینی کاتێکە وەزعەکە ئەبینی بۆ ئەم لە باسی هەڵبژاردنت کرد لە عێراقا ینی حەشدی شعبی پێشمەرگەی بەدیل گرتووە بە جۆرێک پیشانیە وەکو دوژمن و لە هەمان کاتە تەنانەت ئەمڕۆ لە کەرکووک بەرپرسێکی کورد ویستی بە کوردی قسە بکات کە زمانی ڕسمیە لە عێراقا بەڵام فەرماندەیەکی باڵێن سوپای عێراقی ڕێگەی پێنەدا بە کوردی قسە بکە دەبێت کورد بیر بکاتەوانێ لە هەڵبژاردننی داهاتوی عێراقا بەشداری بکە پێ دوایە کە جێگەیەکی ماوە لە عێراق کوردەکان پێگەیان نییە لە عێراقا عێراق ئەوەی ڕوون کردووەتەوە کە کوردەکان بەشێک نین لە عێراقی وەکو نەتەوە و گەل چونکە عێراق تانکی لە دژی ئەوان بەکارهێناوە ئەو هیچ کات ڕێزی لە دەستور نەگرتووە ڕێزی لە جێبەجێکردنی کوالیتیەکانی دەستور نەگرتووە و هەروەها ئەو شانی لە پەرلەمانە قسەی لەسەر کراوە جێبەجێ نەکردووە ئەو عێراق هیچ کات مامەڵێکی دادپەروەین لەگەڵ بابەتی نەوتان نەکردووە ئێستاش وا لە دژی خەڵکی کورد هێز بەکاردێنێت وەک دەزانی کە قەدەغاکردن و ڕێگریکردن لە قسەکردن بە کوردی پێشلکارێکی دیارە جارێکی دیکە کەرکووک ئەم بابەتێکی دیکەیە کە جارێکی دیکە خیانەتێکی گەورەیە کراوە و پێم وایە ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کاتی ئەوەیە کە لە عێراق بکشێتەوە ناگ ئەوەی بەشداری لە پەرلەماندا بکات من پێم وایە باشتر وایە حکوومەتی عێراق بەشداری لە پەرلەمان نەکات ڕێگە نەدات هەڵبژاردنە پەرلەمانەکانی ساڵی داهاتووی عێراق لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن تەنانەت ئەگەر بۆ سەربەخۆیی کاتەکە ئەوەیە کە ئەمان بۆ جۆرە کوردەکان هەڵوێست لە بەرامبەر عێراق وەربگرن. وڵە سپاس بەڕێز پیتەر گاڵبرێز باڵیۆزی پێشووی ئەمریکا لە کرواتیا هەروە بێگومان شارەزایەکی باشتر لە دۆخی و دۆزی کورد و ڕۆژهەڵاتی ناوڕاستەیە و خاوەنی کتێبی کۆتایی عێراقی کە زیاتر لە 10 ساڵ لەمەوبەر نووسیتە سپاس بۆ بەشداریکردنت. کاک ناجیح ئەوەی کە گاڵبرێز باسی کرد کۆمەڵێک باوڵێن بەرچاوڕوونی بوو ئێستا منم بێ پرسیار لە جەنابەت بکەم کە بە بڕوای تۆ هەنگاوی داهاتووی عێراق بەغداد چی ئەبێ بەرامبەر بە کوردستان؟ بەڵێ سڵاو لەوە لە بینەرانن بەڕاستیدا وتەیەک هەیە دەڵێت ئێمە کوڕی ئەمڕۆ ئەو پێدراوەکان جیاوازە وەک لە دە ڕۆژ پێش ئێستا یاخود پێش ڕۆژی 25 ئەیلۆلیان هەر ڕۆژەکانی دیکە ئەمڕۆ ئێمە ئەوەی کە لە کەرکۆک ڕۆیداوە ئەوەی کە بینیمان پێم وایە ئەمڕۆ حکوومەتی بەغدا لەبری ئەوەی کە تووشی غڕوری سەرکەوتن بێ با باش بیر بکاتەوە کەوە ئەو سەرکەوتووە بەسەر چێدا ئایا کورد ئەوان ڕۆڵەی گەلی عێراقی نین بە تایبەتی بەڕێز عەبادی و حکوومەت و سەرکردە ئەمنیەکانیش ئەگەر من پێم وایە دەبێت تەکریمی کوردستان بکرێ جگەلەوەی کەوە ئەو پاڵنەرانە هەبوون کە وای کرد پێشمەرگە دوای ئەمەی کە عەبادی ئەنجامی داوە سەرکەوتنە ینی سەرکەوتن بەسەر خۆی هەڵێکە گەلی کورد بەشێکە لە هاوڵاتیانی عێراقی سەرکەوتن بەسەر گەلەکەی خۆتە
ئەوەی کەوا من دەیڵێم لەبری ئەوەی کەوا بێ تەکریمی کورد بکە ئەمڕۆ کورد بۆ نمونە کورد کە ڕوبەڕویان نەبوونەتەوە بەچەک ئەمە لە ڕاستیدا ئەمە دۆڕان نییە بەڵکو کوردەکان ئەوەیان چەسپان کەەوە ئەوان زیاتر نیشتیمان پەروەرن شەڕی بەرداکەیان نەکرد یەک کەسێک دەتوانێت ئەگەر بێوێت دەتوانێت 20 کەس بکوژێ ئەمە چەکە بەدەستەوە دەتوانێت شەڕ بکە بەڵام کوردەکان نەچوون تا شەڕ بۆ نمونە خوێنیان نەڕشان حکوومەتی بەغداد دەبێ تەکریمیان بکەن نەک و پیشانی بدە کە سەرکەوتووە بەسەر دەوڵەتێکی دوژمنە ئەگەر ئێمە بە زەمیرەوە قسە بکەین ئەمە بۆ کورد حیسابەکرێ و عبادی پێویستە تەکریمی کورد بکەن هەندێک لە کوردەکان دەڵێن کە کورد ئیتر هیچ کارتێکی بەدەستەوە نەماوە دیالۆگ و حوار لەگەڵ بەغدا بکە بە بڕوایەوە کورد کارتی چی بەدەستەوەیە بۆی کە دیالۆگ لەگەڵ بەغدا بکە من ئەو کورد داوای گفتوگۆی کرد و گشتپرسیان کرد دوای ئەوەش داوای گفتوگۆیان کرد پێشەوەش چوون بۆ بەدیلەکە ئەوان بەڵام حکوومەت وەڵامی ئەمانی نەداوە بە هۆکارێ من بە ڕاشکاوی دەڵێم چونکە بڕیاری عێراقی ئەوە لە دەرەوەی عێراقدا دەڕێژرێ بڕیارەکە نەیە عەبادیە نەهی لایەنێکی دیکە بڕیاری عێراقی لە بەسەر میلیشیاکانە دەسەپێندرێ لایەنی سیاسی حزبەکان لایەنی دیکە دەسەپێندرێ و عەبادی ئەمڕۆ مامەڵە دەکا لەسەر بنەمای ئەوەی کە ئەوانی دیکە چیان دەوێت ئەمەش هەڵەیەکی گەورەیە بەسە بەوەیکەوە کوردستان بڕیارەکەی لەگەلەوە بوو ئەگەر لە کاتی خۆیدا بێ لە کاتی خۆیدا نەبێ بەڵام ئەمە گشتپرسیەکە خەڵک دەنجێدا بەڵام بڕیاری عەبادی لەکوێوەیە بڕیاری عەبادی لە قاسم سلێمانی و ئەمریکا و یاخود دەوڵەتی دیکەوەیە ئەوەی ئەمڕۆ من دەمەوێت بیڵێم هەل هێشتا هەیە ئەمڕۆ چوون بۆ گفتوگۆ قیامەت هەڵنەساوە گەلێک پێشمەرگە شەڕی نەکردبینی ماتش ئەمەش دەبێت لە ڕاستیدا کڵاوەکەمانی بۆ دابنین چونکە خوێنی عێراقی نەڕەشوە کوشتنیش ڕووی نەدا ئەمڕۆ دەبێت حکوومەتی عێراق باوک بێ بەردەوامیش باوک وایەکەوە توند نییە بەرامبەر بە براکەی یاخود بە باشە بەڵام کوردەویست دراوسێ بێ نەک باوک بێ ئێستا ئەوە گۆڕە من بەبەستم ئەوەیە ئەمە شتێکی مەجازیە کە ئەو لە دەسەڵاتێکدایە کە سەرۆک وەزیرانی عێراقا و هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراق من باسی ئێستا دەکەم باسی ئەوە ناکەم کە چی ڕۆدا باسی ئەم ساتە دەکەم پێم وایە سپاس گەرم وڵای بەڕێزە بەردەوام بین بێگومان دەچمە سلێمانی کە دکتۆر مەستان ئامین دکتۆرم کاتە باش لە ڕاستیە پرسیارێک زۆر لە خەیاڵمایە کاتێکە پێشتریش لەگەڵ بەڕێستا چاوپێکەوتنم کرد یعنی دوای گشتپرسی ئەنجامدانی گشتپرسی پەرلەمانتارانی عەرەب لە بەغدا بە جۆرێک سەیریانەکردن یەکو دوشمن ئێستا یعنی من بیر لەوە کەمەوەکەیەوە بچنەوە بەغدا جارە لە پێش ئاسنەوە یاخودنا دووەم ئەگەر بچنەوە بەغدا کاتێک ئەمەیان ئەنجامداوە دەبێت چۆن سیرتان کەن بڕوا دوایە چۆن یان هیچ پەرلەمانتارێکی عەرەب هەیە تەلەفۆنی بۆیەوە کردبێ و بڵێ وەکۆڵێ گشتپرسیەکەتان جوانە سەرەتا زۆر سپاس کاکی وەگیان سڵاو ڕێزمێ بۆ بینەرانی بەڕێز سڵاوێکی شایەنیش بۆ ڕۆحی پێشمەرگە شەهیدەکانی کەرکووک و ناوچەکانی تر و دوعاش بۆ چاکبوونەوەی زۆر خێرایی برینارەکانمان کە بە سەربەرزی ویستیان ڕوبەڕووی ئەو هێرشە ناحەزە ببنەوە بەڵام بەداخەوە بە ڕێکەوتنێک پشتیان چۆڵ کراوە جارێکی تر دووبەرەکی کورد توانی سەری هەمومان کز بکە و دەنگی هەمومان نەوی بکە و ئێمە بخاتە دۆخێکەوە کە بە ڕێزت ئەو جۆرە پرسیارەمان لەکەی من کاتێ لە بەغدا بووم جاری پێشوو لەگەڵ کۆمەڵێک بەرادەری فراکسیۆنە جیاوازەکانی لیژنەکەی خۆمان کۆبوونەوەیەکم کردبووە ئەو کۆبوونەوەیم لە ڕێگەی NRTەوە بۆ هاوڵاتیان گێڕایەوە لەو کۆبوونەوەشە پێم وتم کە بێنە سەر کوردستان من چەکەڵەگرم و بەداخەوە تاوەکو ئێمە خەبەرمان بوویەوە کە لە بابەتەکە بپرسینەوە کەرکووکی چۆڵکرا و ڕێکەوتنێک کراوە بەداخەوە کە یعنی ناوچەکان تەسلیم کران بە شێوازێکی دراماتیکی زۆر سەریع
کە ئێمە کاتێ بیرمان کردەوە هەر بچین بەدەم ئاوارەکانی کەرکووکەوە هەر چوار ڕێگاکەی کە لە کەرکووک دەرەچوون هەردوو ڕێگاکەەوە چوار سایدەکەی فول بوون لە سیارەوە هیچ مەجالێک نەماکە کەس ڕوو بکاتە کەرکووک حتا بۆ هاوکاری ئاوارەکانیش. یەکێ لە هەر ڕۆژ ناخۆشترین ڕۆژەکانی ژیانی من دوێنێ بوو کە بەڕاستی ئەو سوکایەتیانەی کرا بە خوێنی شەهیدان بە ئاڵای کوردستان بەو خەونە گەورەی کە گەلی کوردستان چاوی تێبڕی بوو. ئەوە سوکایەتیەکە بۆ هەمیشەی وەکو برینێک لە جستەی و لە ناو ڕۆح و ناخی ئێمە ئەمێنێتەوە، بەڵام بە دڵنیاییەوە ئەمە ئاخرین جەولە نییە. پێویستە گەلی ئێمە سەری بەرز بێ و خۆڕاگر بێ و نەفرەتیش لە ئەو کەسانە بکە کە ناتوانن سەرکردایەتیەکی باشی ئەو گەلەی ئێمە بکەن بەرەو سەرکەوتن و نەفرەتێکیش لەو وەزعانیە و دەوڵەتی و ئیقلیمیە بکە کە ڕێگە نادەن بەوەی کورد بە خەونەکانی خۆی بگاوە وەکو میلەتێکی یەکسان مامەڵێ لەگەڵا بکرێ وەکو هەموو میلەتانی گەلانی ئیسلامی وەکو هەموو میلەتانی ناوچەکە و میلەتانی دنیا کە بە مافەکانی خۆی بگا و لە بەرخاتری بەرژەوەندەکانی خۆیان و ئەمنی قەومی خۆیان بەداخەوە ئەوان هەمیشە خەونەکانی ئێمەیان کردوتە ئامانج و سنوورێکی بۆ ئێمە دیاری کراوە کە بێ هەمیشە بندەست بینوە هەمیشە لە پاش کۆدا بینەوە هەمیشە چاوەڕێی دەستی دیگەران بین. ئەمە یعنی کۆتایی ڕێگانیە بەڵام بە دڵنیاییەوە ئەبێ دەرسێکی گەورەی لێوەرگین. ئەمە بێ هەژانێک لە ناو ناخی ئەزمموی سیاسی کوردستانە دروست بکە. جارێکی تر ڕێگە نەدەین بەو دابش بوون و بەو پەرت بوون و بەو فێڵ لە یەکتری کردن و بەو ناڕاستی لەگەڵ ئەوەی پرسیاری منیشە قۆناغی دوای سیاسی کوردستان قۆناغی دوای ئەمە چی بکەین یعنی لە ڕووی ئەمەلیەوە پێویستە کات چی بکەین کورد بچێتە بەغدا لەوێ بچی بڵێ یان لە ناوخۆیان چی بکات پێویستەکە پەرلەمان چی بکات کەس بینێ مەسەلەن کۆبوونەوەی ئەبێت لە ڕووی ئەمەلیەوە ینی لەم دۆخەیە پێویستەکە کورد چی بکات؟ پێویستەکە جارێکی تر ئێمە لە ناو خۆمانەوە پێکەوە جارێکی تر بە ڕۆحی برایانە و بە نەفرەتکردن وەکوتم لە هەموو ڕابردوویەکی ناشرین لە کۆن و لە نوێ پێکەوە دانیشین نەخشە ڕێگایەکی تر بۆ ڕاوەستاندنی ئەم نەزیفی دەستکەوتانە دابنین. جارێکی تر ئێمە هیچ ڕێگایەکمان نییە لەوەی غەیری ئەوەی کە واز بێنین لە زمانی تەخوینکردنی یەکتری لە زمانی گەڕان بە شوێن عیب و عاری یەکتری و گەڕان بە شوێن چۆنێتی پاشقولدان لە یەکتری و چۆنەتی پشتکردن لە یەکتری. ئێمە هیچ چارێکمانی غەیری ئەوەی دانیشین پلانێک دانین ئەم مەرحەلەیە بە شێوازێکی ڕاگواستنی دارە بکەین ئەبێ لەگەڵ خۆمانە ڕازگۆ بین جارێکی تر خۆمان هەموو یەکێکمان کە بەرپرس بووین لە هەر فەشەلێک بە ئێمەشەوە هەمومان پێویستەدان بە هەڵەکانی خۆمانە بنین هەمومانە بێت تەوبە لەو گوناه و تاوانانە بکەین کە ئەنجاممان داوە. ئەگەر ناوخۆی کوردستان ئاوا داڕزی و نەبووایە خەونی کورد بەو شێوەیە قەزەم و کورتەباڵانە ئەبوویەوە بەو شێوەیە دوژمنانمان ئەگەر دابش نەبووینای لە ناوخۆی خۆمانە بەو شێوەیە خەڵکی نەیەتوانی بێت ئاڵای کوردستان بخاتە ژێر پۆستاڵەکانی بەو شێوەیە بێت بە هەندێک پێشمەرگا هەڵبێن بە بڕیاری سەرکردەکانیان و هەندێکیشیان لە شەکانیان لە ناو ساحەیە بکەوێت سبەی کە ڕوویدا ئەبێ ناخ و ڕۆح و عەقڵ و وجدانمان بەهەژێنێ کۆتاییەک بێنین بە ناڕاستیکردن لەگەڵ خەڵکو و کۆتاییەکیش بێنین بە گەڕان بە دوای بەرژەوەندی و بانگەشەی انتخاباتە لە ناو خوێنی شەهیدەکان و لەناو ئەو هەموو جەرگسوتاوە لەناو دەیان هەزار مناڵی و ژنی ڕاکردوو لە کەرکووک و ماڵسووتێنراو لە دووسخورمات و ئەبێ کۆتایی بە مزایەداتی حیزبی و یەکتری خائینکردن و ئەم زمانە ناشرینە بێنین و نەگەڕین بە دوای بەرژەوەندی انتخاباتەکانمانە لە ئێستەوە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ بکەین بۆ نەیارێکی سیاسی ناو خۆمان بڕۆین سەر کەسکەین بۆ نەیارەکانی دەرەوەمان. باشە پێشەوەی پرسیاری ئەوە لێ بکەم کە بۆ بەغدا لە بەغدا چی بکەین کە ڕەنگە سبەی دوو سبەی داوای وەفدێ بکەن وەفدێ بچێت بەڵام پرسیار ئەوەیە لە ڕاستیە ئێستا خەڵکی کوردستان بڕوا دوایە قەناعەتی بەوە هەیە کە هەندێک لە بەرپرسەکان لە حیزبەکان بەبێ جیاوازی واز لە بەرژەوەندی شەخسی و کەسی و حیزبی خۆیان بێنن یعنی سەرەڕای 25 ساڵ ئەزمون تۆ لەم بڕوای خەڵک ئێستا بڕوا بەم لایەنانە بک بڵێ واز لە بەرژەوەندی خۆیانێنن لە بەرخاتری خەڵک و لە بەرخاتری کورد. من خۆم شەخسی باوەڕم نییە بەڵام
یعنی وەکوتم ئەبێ شەرم بمانگرێ لە بەردەم ئەم حەدەسەی کە ڕوویە یەکێکمان دەستکەوێ دان بە غەڵەتەکەی خۆیان بنێ یەکێکمان دەستکەوێ بڵێ هەڵم کرد یەکێکمان دەستکەوێ بڵێ تەوبەم کرد یەکێکمان دەستکەوێ بڵێ استیقالەم کرد یەکێکمان دەستکەوێ بڵێ من بەرپرسیارەتی ئەم نسکۆ و شکستە تەحملەکەم یەکێکمان دەستکەوێ بڵێ من ئەتوانم ڕێگایەک پیشانی ئێوە بدەم باشەکەواتە کورد سبەی نیەکە چوە بەغداد چی بکات یعنی سبەی داوایان کرد وەفدێک بڕوات حیوار بکات چی بکات لە بەغدا سیاست بێگومان دۆزینەوەی ڕێگا چارەکانە لە هەموو زەرف و وەختێکە جارێکی تر ئێمە ئەبێ بزانین کە دۆستمان نییە غەیری خۆمان و ئەگەر پشت هەڵکەین خەڵک دێسواری پشتمانە بێ ئەگەر پشت لە یەکتری هەڵکەین خەڵک دێسواری سەرمانە بێ و ئێمە چارێکی ترمانی غەیرەوەی لەگەڵ یەکتری بە ڕاستگویانە و دانیشین اعتراف بە غەڵەتەکانمان بکەین واز لەم هەموو تاوانە بێنین کە لەم کوردستانە ئەیکەین واز لە یەکتری خەڵەتاندن بێنین واز لە مەکاسبی حیزبی بێنین بگەڕین بە دوای چارەسەرێکا بۆ میلەتەکەی ئێمە سەرمان بەرز بۆ لە بەغدا لێرەش سەرمان بەرز بۆ دەنگمان دلێرە بشتینەوە بەغا هەر بەم دەنگە دلێرەوە چین ناچین بۆ ئەوەی سەر بۆ کەس کەسکەین و ناچین بۆ ئەوەی دەنگی میلەتەکەمان نەوی بکەین و ناچین بۆ ئەوەی کەس مزایەدەمان لەسەر بکایە خودت کەس شەماتەمان پێ بکە و ئەوەش قبول ناکەین لەسەر خۆمان بەڵام وەکووتم ئەگەر چارەسەرێکی میلەتەکەی ئێمە چارەسەرەکەی بخوازێ کە ئێمە لە بەغا وجودمان هەبێ بڕیاری سیاسی کوردستان و حیزبەکانمان بەو شێوەیە بێ بێگومان نوێنەرایەتی و خەڵکێکی لە بەغا و تا ئێستا ئێمە بمانێ و نەمانەوە بەشێکین لە بەغدا و ئەم دەست درێژیانەی ئێستا بەداخەواڵێم بە پێچەوانەی دەستور بە پێچەوانەی قەوانین و یاساکان بە پێچەوانەی حتا قیەمی ئەخلاقیش دێن حکوومەتی اتحادی دێ ئەگەر ئێوێ بێتە ناو ئەم شوێنانە ئەبێ بەڕێکەوتن بێت ئەبێ بەڕێکەوتن بێت بەڕێکەوتن دێ نابێ بەسەر لەشی دەیان پێشمەرگە و بە سووتاندنی دەیان ماڵڕوو بکاتە ئەم ناوچانە باشە سپاس گەرەمەوە لای بەڕێز یاسایی بوکارێکی هەڵە بوو بەڵێ گەرەمەوە لای بەڕێزت لە دەمەیەک لە پاش ناوبڕێک کە زەردەشت خالید کە خۆی پسپۆری دەستوریە لەبارەی ئەوەی کە ڕێکارە دەستوریەکان چییە لە عێراقا کورد چی بکە بۆەوەی کە هەموویشە لانی بەغدا دەڵێ کە بە دەستوری حیوار و گفتوگۆکەین و کێشەکان چارەسەرەکەن پێویستەکە لە ڕووی دەستوریەوە چی بکات بەڵام پاشکەمێکی دیکە لەگەڵ کاک زەردەشت و میوانەکان دیکەم بەردەوامە بم بمێنەوە لەگەڵمان. حەز دەکەی کاتەکانت بە فەیسبووکەوە بەسەربەریت کۆڕەک ئەو هەلت بۆ دەرەخسێنێت لە ڕێگەی دوو پاکێجی نوێوە بۆ ئەوەی خۆشترین کاتەکانت لەسەر فەیسبوک و فەیسبوک ماسنجەر بەسەربەری. پاکێجی هەفتانە بە بەهای 3000 دینار بە قەبارەی 300 مێگابایت بەردەست دەبێت بۆ ماوەی 7 ڕۆژ. پاکێجی ڕۆژانە بە بەهای 1000 دینار بە قەبارەی 50 مێگابایت بەردەست دەبێت بۆ ماوەی 1 ڕۆژ. لە پەیوەندی بەردەوامدا بمێنەوە لەگەڵ پاکێجە نایبەکانی فەیسبوک لە کۆڕاک. دووبارە سڵاو بەڕێزان بەردەوامی لەگەڵ میوانەکانم لەبارەوەی کە کورد لەم دۆخەدا پێویستەکە چی بکات بەتابەتی ئەگەر لەگەڵ بەغدا گفتوگۆ بکات پێویستەکە لە بەغدا چی بکات و چی بڵێت لەگەڵ هەر یەک لا بەڕێزان دکتۆر مستەفا ئامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق هەروەها زەردەشت خالید خاوەنی ماستەر لە دیزانی دەستوری لە ئەمریکا و ناجح میزان سیاسەتڤان و کەسایەتی عەرەبی هەروەها پیتەر گاڵبرێ شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بێگومان دکتۆر سێرگی مارکۆف شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسان کە لە رووسیا لەگەڵمان دەبێت کاک زەردەشت دێمە لای بەڕێستان وەکو پێشتر پرسیارم کرد لە ڕووی دەستوریەوە پێویستەکە ڕێوشوێنەکان چۆن بێت. کاگیوا سەرەتا سوپاس بۆم دەرفەتە بەخێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم من لەو بەشەی قسەکانی کاک دکتۆر موسەنا ئامینەوە قسە دەکەم کە قسەی لەسەرەوە کرد ئایا دەبێت نەخشە ڕێگاکان چی بێ ئایا دەبێت ئێمە بەرچاوڕوونی کورد چۆن بێ بن پێم وایە هەر شێوازە گفتوگۆی لە ئێستادا گەربیکەین لەگەڵ بەغدادا لەسەر ئەساسی ئەم تەشکیلەی کە ئێستا هەمان لەناو حکوومەتی هەرێمدا ئەوە هەم ئەوە تا باڵانسی گفتوگۆکانی ئێمە دەستوریان لەگەڵ بەغایە کێشەی تێدا دەبێت ئەمە خاڵی یەک خاڵی دوو ئێمە بەڕاستی موسساتی هەرێمی کوردستان لەژێر پرسیارێکی گەورەی شەرعیەتە واتە ئێمە
باتوانانی قسەکانمان وانە بێت کە ئێمە ئەمانەوێت لە دژی ئەزمموی هەرێمی کوردستان قسە بکەین بەڵکو مەسەلەکە پەیوەندی هەیە بە شکۆی نەتەوەیەکەوە بۆیە من وەکو ڕێگە چارەسەر کە زۆر جار لە وڵاتانی دنیادا لە ڕووی دەستوریەوە پارتێکی سیاسی یان خود بڵین ئەجندایەکی سیاسی یان بەرنمەیەکی سیاسی ئێمە هەمومان دەنگماندا بە ڕیفراندۆم و پێمان وایە ئێستاش ڕیفراندۆم ئۆپشنێکە بەڵام بینیمان دوایەوەی کە ڕیفراندۆم بەپێی ئەو معادلەی اقلیمیانە کەچیتر ناتوانین ئەم گەمێ بەرینە پێشەوە بۆی لە ناوخۆیەکو لایەنە دەستوریەکەی چی بکرێ باشم پێم باش یەکەم شێت با مادام باسی دەستورەکەین دەمێ سەرەتا لەم خاڵانە بگرێ باشە دەمێ ئەو خاڵانە باشە خاڵەکان تاوا کە دواتر بسارەکە لێک خاڵ یەکەم ئێمە دەبێت پاکێجی گفتوگۆکان پێشەوەی هیچ شتێ بکەین پێشەوەی بڕین لە ناو بەغدادا قسە بکەین ئێمە پەرلەمانی کوردستان 2 مانگی ماوە بۆ کۆتایی هاتنی ماوەکەی خاڵ یەکەم دەبێت مەسلەی شەرعیەت و ئەجندای خەڵک و دڵی خەڵک شکاوە لە ئێستادا تۆ ناتوانانی ئەجندایەکی سیاسی بە دڵشکاوی خەڵکە ببیتەوە ناو پەرلەمانی عراق و قسەی لەگەڵا بکەیت یاخود بتەوێت ئەندام پەرلەمانانی عراق وا لێ بکەین قەناعەتیان پێ بکەین بۆ نەخشە ڕێگایی کە ئەمانەوێت لە ناو هەرێمی کوردستاندا یاخود ئەو ئارەزۆکانی خەڵک یاخود خواستەکانی خەڵک بمان لەگەڵ بەغادا لە چوارچەوەی فدرالیزم بێکلایەکینەوە بۆیە بۆ سێ ئاست مەسەلەکاندا باشکەین خاڵی یەکەم بین ئەو سەکتەرانەی کە پەیوەندی هەیە بە فدرالیزمی هەرێمی کوردستانەوە لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگاکان یەکلایەکینەوە واتە ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە و لە ڕووی شەرعیەتی شەوکێشەی نییە و تا ڕادەیەگەر ئەمان لەسەر ئاستا ناوخۆیەکان لە سەکتەرەکانی پەروەردە و تەندروستی و ئەو بوارانی کە پەیوەندی بە سەکتەرە مەحەللەکانەوە هەیە لەوێدا پرۆژە یاسا گەڵاڵە بکرێەوە کەسانی پسپۆر بێن بۆ ئەنجومەنە پارێزگاکان لەوێ وەکو خواستی مەحەلی ئەنجومەنە پارێزگاکان بێت لە ڕووی پەرلەمانی بەغادە یاخود لە ڕووی حکوومەتی بەغادە ئەمە ئاستی یەکەم ئاستی دووەم لە گفتوگۆکان پێویستی بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بیرمان نەچێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرەوە ئەوە دەڕۆکە ببێت بە حکوومەتی تەصریفی ئەعمال حکوومەتی تەصریفی ئەعمالیش یەکێ لەو کێشانەی کە هەیە دیکە ناتوانێت اتفاقیە بکات حکوومەتی دوای خۆی ناچار بکات ئێوە بیرتان بێت لە سەردەمی ئۆبامادا لە مەسەلەی اتفاقی ئەو نەوەی کە ئێستا بۆ تۆیکە لە کێشەکانی ئەمریکا ئەوە بووە کە ئەمریکا 2 مانگی مابوو بۆ عفو بورن سەرۆک ئۆباما 2 مانگی ماوە بۆ کۆتایی هاتنی خولەکەی بۆیە کۆنگرێز نەیهێشت ئەو پرۆسی بخاتە ناو دەنگدانەوە بۆ کەوتی ئەمە بوارێکی گرنگە و پەیوەندی بە حکومەتی داهاتوە هەیە بۆی ناتوانێت تۆ بیخیتە بواری دەنگدانەوە بە هەمان شێوە حکوومەتەکەی حیدەر عەبادی ژەگەر ئێمە قسەی لەگەڵا بکەین یاخود بمانەوێت بیخینە سەر ئەوەی کە گفتوگۆ لەگەڵا بکەین ئەویش بە هەمان شێوە تووشی کێشەی شەرعیەتە بێ ئایا ئەو حکوومەتی دوای حیدەر عەبادی دێت چاچەنە لەگەڵ ئەو التیزامات و وعدانەیە کەواتە لە ئاستی سێمە عەبادی قبولی ئەکا بۆیە خاڵ یەکەم یەکلایەکردنەوەی شەرعیەتە بێ بم بەخشە کاگەیوە خاڵ یەکەم یەکلایەکردنەوەی شەرعیەتە بێ لەسەر ئاستی هەم حکوومەتی عراق چکە خاڵ یەکەم و هەروەها لەسەر ئاستی هەرێمی کوردستان پاشان دابەشکردنی پاکێجی مفاوەزە بۆ سێ ئاست ئاستی پارێزگاکان و ئاستی حکوومەت و ئاستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان باسی لانی دەستوری کرد بەڕێزە کاک زەردەشتیان هەیە ینی پێش ئەوە لە ڕاستیا دەبوو من پێشتر ئەم پرسیارە لێ بکەم بۆی کە بزانین لایەنە دەستوریەکەی ئێستا کە حەشدی شعبی هاتوتە ناوچەکان و بێگومان جەنابێشێت دەزانی حەشتی شعبی بەشێک نییە لە دەستوری عێراقا وەکۆڵێ وەکو منزومەیەکی دیفاعی ناوی نەهاتەوە بڕارێکی پەرلەمان و بە فتوایەک دروست کراوە کە بەپێی دەستور نابێ میلیشیا دروست بێ ئەمە دەستوریە ئەمان هاتون بۆ ناوچەکانی کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە بە ناوچەی کێشە لەسەر لە دەستورە ناوبراوە ئەوەی کە کێشەی لای ئێمە بابەتی حەشدی شعبی و یاسایی کە تێپەڕی ئەگەر گریمان لە هەر وڵاتێکی فدرالیزما بێ و لەژێر سایی دەستوری عراقی شابی خوێنینەوە ئەوەیە کە خاڵی یەکەم لە مادە 5 و 6 دەستوری عراقیدا زۆر بە ئاشکرا دروستکردنی هەر هێزێکی کە لەژێر دروشمی تائیفیە بێ یاخود هێز دروستکردنی هێزی چەکدار بەنا هاوسەنجی و ئەم هێزە هێزێکی نایاساییە بۆ پێی بەپێی پێوەرە یاسایەکان یاخود بڵێن پێ ئستاندارد و ڕیکوایرمنتی پرۆفشنالیزمی جێیش دروست نەبووە واتە گەر ئێمە زۆر بەوردی سێریکەین کێشەکە ئەوەیە قانونی حەشی شعبی کە لە پەرلەمانی عراقیەوە دەرچووە ئەم قانونە دەبوو سەرۆکۆماری عراقی کوردستان عەفوەن سەرۆکۆماری عراق ببوورە بۆ بێ کە پاسەوانی دەستورە ئەوە ئەرشی ئەو بوو لە بەردەم دادگای باڵای فدرالی عراق قەتعنی لێ بدا بۆ پێی کە ئەو یاسایە بە شێوەیە لە شێوەکەواتە چۆن مامەڵە لەگەڵ ڕەفتاری هێزێکی نادەستوری ئاکرێت دەکاوە سەکتەرەکانی تر من پێم وایە ئەوە ئەرکی سەرۆکۆمارە و بابەتە بخاتە
ناو دادگای باڵای فدرالی عراقەوە و مەسلەیە ئەدڤۆکەیتی بۆ بکرێ کێشەکە ئەوەیە ئێمەی کورد کە هەمیشە کەوینە سەر بابەتە میهنیەکان یاخود دەکەونە سەر بابەتە وردەکاریەکان هەمیشە دروشمە سیاسیەکان مەسەلە قانونی وردەکاریەکانە شارێتەوە ئەوەی کە ئێستا هەیە حەژی شعبی ئەگەر ئەو لایانی کە کورد ئیشی تاکەکو ناوخۆی عراق و دەستوری عراق پەیوەندی هەیە بە جوڵاندنی دۆسیەکە لەلایەندان پەرلەمانانی کوردەوە باشە زۆر سپاس دەکەم کاک زەردەش دەمەوێت و قانونێک کۆتایەتەمە خاڵێ دەگەڕم و لای بەڕێزت کاتە دێمێ دەچمە رووسیا دکتۆر سێرگی مارکۆف شارەزای کاروبای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیارە دکتۆر سێرگی ئامادە نیە باشەکەواتە کاک ناجێ یانی ئەوەی کە ئەم پرسیارەشم لە کاک زەردەش کرد حەشدی شعبی هاتنەکەی تەمە لە دەستورا باز لە هێزێکی دروستکردنی هێزێکی لەم شێوازە نەکراوە نابێ میلیشیا دروست بکرێ هێزێکی نادەستوری ئاوا کە دێتە مەنتیقەکە چۆنە بێ مامەڵی لەگەڵا بکرێ سەرەتا حەشدی شعبی دروست بوو ئەو بە فتوایەکی بەرجعی دروست نەبوو ئەوە درۆیە کە دەڵێن فتواکەی سیستانی دەڵێ فتواکە دەڵێ تەتەوعکردن خۆبەخشکردن بۆ ئەجیسە لەم نیوان بەڵێ بەڵێ لە چوارچەوە بچن بۆ پۆلیس بۆ سوپا ینی لایەنە دەستوریەکان کەوا لەلایەن دەسوورەدانی پێدانراوە بەڵام میلیشیاکان کەوا لەلایەن ئێرانەوە پگیری دەکرێن لەلایەن ویلایەتی فەقیهەوە ئەمەی بەکارهێنا قۆستیەوە ئەم فتوایە و چووە حەشدی شعبی دروست کرد لەسەر هەمان شێوەی پەچێکی ئێرانی و بە پلان ڕێژی ئێرانی و ئەفسەرانی ئێرانی لە مادەی نۆدا لە دەسوورە هەیە نابێ هیچ هێزێ دروست بکرێت لە دەروی چوارچێوەی دەوڵەت کەواتە ناکرێت دەستەیەک دروست بکرێت دەستە کاتێ دروست دەکرێت دەبێت سەر بە وەزارەتی بەرگری بێت چۆن دەبێتە سەر بە وەزارەتی بەرگری و ناوی دەستە دەبێت ئەمە پێچەوانەیە لە کارە ئەمڕۆ حەشدی شعبی تەنانەت ئەگەر بۆ نمونە با بڵێم بە فتوایەکی مەرجعیەت دروست بوو بۆ شەڕی داعش لە پێناو شەڕکردنە لە دژێ داعش بەڵام داعش تەوا بوو چێ مافیدا بە حەشدی شعبی بۆەوەی کەوا بچێ بە هەموو لایەنەکاندا لە ناوەدا لە دەرەوەدا یعنی ئەوانەی 90 لە سەتی حەشدی شعبی جگە لە سەرای سەلام کە سەر بە مختەدا سەدرا ئەوان دەڵێن ئێمە سەر بە ویلایەتی فەقیهین لای وەلی خەمنەی خۆیان وا دەڵێن ئەمەش پێچەوانەیە بۆیە ناکرێ هێزێک قبول بکەین کەوە لە دەرەوەی عێراقەوە فەرمانی پێ دەکرێت قسەی تۆڕامی کەشە بە تابەتەوەی کاکزەردیش بۆ پرسیارێک لە بەڕێز دکتۆر مستانە ئامینی بکەم دکتۆر ینی ئەوە سەرکۆمار نەیدا بە دادگای فدراڵی لەبەرەوەی قانونی حەشدی شعبی وەکو کاکناجی حژوتی کە هەر ئەسڵەن خۆی بە فتوا دروست نەبووە حەشدی شعبی بەڵکو فتواکە جیاوازە و قانونیەش قانونی نییە ئێوە لە پەرلەمانی عێراق دەتوانن ئەم مەوزوعە زیندوو بکەنەوە و لە دادگای فیدراڵی دۆسەیەکی بۆ بکەنەوە بە تایبەتی ئەوانەی کە لە ناوچەدا بڕاوەکان ئەمێن نەوانێ بەڵێ من 100% هاوڕام لەگەڵ ئەوەی کە پێچەوە یان دروستکردنی هەیە حەشدی شعبی پێچەوانەیە لەگەڵ مادەی نوێی دەستور و کاتی خۆشی بە دەنگی دلێر و بەرز لە ناو پەرلەمان من پێچەوانەی ئەو یاسایە بوو مۆداوام کرد کە یاسایەکی لەو شێوەیە عێراق پێویستی پێی نییە و ئەبێ لەو شێوەیە یاسایەکمان نەبێ و هەر جۆرە هەوڵ و جوهدێکەیە لە چوارچێوەی هێزانامنیەکانە ڕێک خرێ بۆ دژایەتی تیرۆر یاخود مادەم بە ئەمری واقع دروست بووە با لێگەڕین تا ئەم دوو سێ مانگەی دێت تیرۆر لە عێراقا تەواو ئەبێ لەوە دوای تر ئێمە پێویستمان بەمەنیە ئەکرێ ئەو ئەندامانەی ئەمێنەوە لەو ئەو خەباتیان کردووە لەگەڵ هێزانامنیەکانی عێراق تێکەڵ کرێن بەڵام من دڵنیاتەکەم بە حکمیەوەی کە ئێمە لە نزیکەوە تێکەڵ بەم یعنی هێزە سیاسیانی عێراق بین و بە تایبەتیش لەگەڵ ئەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستانە کە حەشدی شعبی لە دوای داعش هێنرا بۆ کوردستان و کێشەکانی ئێرەی پێگلا کراوە کە ئەوەش دووبارە تاکید یەکەمەوە لەسەرەوەی دژی فتواکەی مەرجعیەتە و دژی دەستوریشە و دژی ئەو ئامانجانەشە کە لە یاسا ئەو یاسا شڕۆڵەیە کە بۆی دانراوە لە پەرلەمانی عێراق ئەمە ئەو هێزە سیاسیان ئێستا ئامادەنین دەستبەرداری هێزێکی وا ببن و بەداخەوە یعنی ئێستا لە ناوخۆ لە کێشەکانی ناوخۆی عێراقا ئەسڵەن حکوومەتی اتحادی بەپێی دەستور بۆی نییە لە کێشە ناوخۆی عێراقا جێشیش بەکاربێنە چجایەوەی کە
هێزێک بەکاربێنە کە بە شێوازێکی نادەستوری دروست بووە بۆیە قەنەعەتم وایە بۆ ئێستا ناوچانش ئامادەنین کە بە ناکۆکی لەسەریش ناسراون بەپێی دەستور ببوورە جارێکی تر یعنی هێز بەکاربێنێت تەنانەت بۆ ئەو بۆی نییە هێز بەکاربێنێت تەنانەت بۆ ئەو ناوچانش کە بە ناوچەی جێناکۆک ناسراون لە ڕووی دەستوریەوە یعنی دەستور ڕێگە بەمە نادا بە دڵنیاییەوە لەوێ زیاتر ڕێگە نادا دەستور ڕێگە نادا جێیشی عێراق لە خلافاتی ناوخوا بەکار بهێنرێ نابێ حکوومەت هێزی سەربازی لەگەڵ پێگاتەکانی عێراق بەکاربێنێ ئەمە مادەیەکی دەستوری وازحا و بە هیچ شێوەیەک ڕێگای نییە کە ئەم جۆرە کێشانە لە کێشە ناوخۆ سیاسیەکانە کێشەی ئێمە لەگەڵ حکوومەتی اتحادیە خۆ ئێمە داعش نین ئێمە هێزێکی متەمەڕید نین لە حکوومەت باشە بەڵام لە کەرکووک ئەم هێزە بەکار هات هێزێک بەکار هات کە هێزێکی ناقانونیە وەکو خۆتەڵی میلیشیایە لە کەرکووک بەکار هات شەڕ کرا و هەماهەنگیش هەبوو بەڵام کەواتە ئەمە پێشەلکاری دەستوریە کە کراوە بە دڵنیایی و پێشەلکاری دەستوری ئەڵێم نابێت جێشی عێراق بەکاربهێنرێ لە پێشەلکاریە دەستوریە چۆن ڕوبەڕووی بەغدا ئەکرێتەوە پرسیارەکەم ئەوەیە پەرلەمانتارە کوردەکان بەتابەتی چۆن ئەم دۆخە ئەم مۆزوعە ئەخۆزنەوە بۆی کە لە ڕووی دادگای دەستوری فیدراڵیەوە کاری لەسەر بکەن لە کاتێکە عەبادی دەڵێن پرۆسەی چەسپاندنی دەستورە من هیچ ئومێدێکم بە محکمەی اتحادی نییە لەگەڵ ڕێزم محکمەیەکی یعنی قرارەتەکانی لە سەتا ڕێژەیەکی زۆری قرارەتەکانی سیاسین قراراتی محکمەی دەستوری محکمەی اتحادی سیاسیە و من ئومێدم نییە کە ئێمە کەیسێکی وابەرین لە محکمەی اتحادی لەم ساتە وەختابی بینەوە بەڵام من گرە و لەسەرەوەکەم کە لە حەشجی شعبی ئەگەر بەم شێوەیە قەڵەو کرێ بەهێز کرێ و لە کێشەکانی ناوخوا بجوڵێنرێ ئەمە بێتە مەترسیەکی گەورە بۆ خودی پێکاتەی شیعە لە ناوچەکانی ناوڕاست زۆر سپاس دکتۆر موسەنا و کێشەی گەورەی لێ دروست دەبێ بۆیە هەندێک لە هەیە ببوورە هەندێک لە هێزە سیاسیەکانی شیعە خۆشیان مەترسی جدیان هەیە من چەندین جار وتومە حەیدەر عەبادی خۆی مەترسی هەیە لە هێزی حەشدی شعبی چونکە وەلاعاتیان هەندێکی نیشتیمانی نییە هەندێکی وەلاعاتیشی تایبەتی بۆ حیزب و سەرکردە و مەرجەعە تایبەتەکە خۆیەتی ینی ژمارەیەکی کەمیان وەلایەن لەگەڵ دەوڵەتە وڵە سپاسەکەم کاک زەردەش دەمە لای بەڕێزت ئەمریکا دەڵێ بە هەماهەنگی یان بە ئاگاداربوونی ئەم کارە کراوە بەڵام لە کاتێکە وەک دەوترێ ئەم هێزە هێزێکی میلیشیاییە و ئێران لەگەڵ یایەتی قاسم سولەیمانی لەگەڵ هێزەکەیە ڕۆژی پێشەوە کۆبەتەوە و وێنەی هەیە پرسیارەکەی من ئەوەیە کە شتێکی نادەستوری بکرێت لە شوێنێکە کە ئەمریکا با بڵێن ڕاعی عێراقا و ڕزگاری کردووە لە دەستی حزبی بەعز و پێی وایە کە ئەمە نمونەیەکی جوان ئەبێ سەری بخە ئەمریکا بڕواد وایە کە تەداخل بکات لەم دۆخەیە بەتایبەتی ئەگەر بۆی ڕوون بێتەوە بە تەواوەتی کە ئێران هاتوتە مەنتیقەکەەوە بەهێزەوە کاگی باوێ ڕاستی بێ من بەڕاستی لە ڕاماوم لەو مواقیفانی کە بەڕێز حەیدەر عەبادی هەیەتی من لام سەیرە لە نمونەی چه وڵاتێکە بینی کە دەستوری وڵاتێک دەستورێکی وەتانی بە هێزێکی بیانی تەنفیز بکرێ بەواتایەکی تر دەوڵەتی عێراق ئەو ئامرازانی بەکارێنێت خۆی جێگەی سەرسوورمانە بۆی کە تۆ بیت کۆمەڵێک هێزی تایفی لە هەمان کاتدا کۆمەڵێک با بڵین عناسیری ئەجنەبی بێت لە ناو جەیشەکەتە ئیش بۆ ئەوە بکە کە بەکار بهێنرێت بۆ دژی هاوڵاتی خۆت لە هەمان کاتە سەرکوتکردنی هاوڵاتیەکانت و لە دوجار لە بین دوو قەوسا بەکاری بێنی نایبنی دەستوری جا ئەگەر ئەم کەیسە ئەم دۆسیە لە ئەمریکا بوایە ئێمە لە دادگای باڵای ئەمریکا یەکێک لەو پرینسیپانەی کە هەموو کردەیەکی دەوڵەتی پێپێوین بریتە لە پرینسیپی ئێنس ئەند مینس واتە ئامانج و ئەمڕاز واتە کاتێک کە دەوڵەت لە ناو سایی دەستوردا دەجوڵێت دەبێت هەم ئەمڕازەکانی دەستوری بن و لە هەمان کاتیشدا هەم ئامانجەکانی دەستوری بن دیارە لە دەوڵەتی دەستوریدا و لە دەوڵەتی فدراڵیدا یەکێک لەو پرینسیپانەی کە جێگیر کراوە بریتە لە دوانەیی سیادە
ئەوەی کە پێوترێت دەبڵ سۆڤرنەتی و دوانەی سیادەش وا ئەخوازێ کە چۆن هێزە شیعەکان لە ئێستادا لە کەرکووک یعنی هێزە تائیفیەکان وجودیان هەیە و ناوچەکەش بۆ پێی کە متەنازعە دەبێت بە هەمان شێوە هێزە کوردەکانی ژەبێ ئەو ئێمە کێشەمانە لەگەڵ حەشی شعبیە ئەم هێزە هێزێکە کێشەی عەقیدەی جێشی مشکلەی هەیە بۆ پێی کە ئەم عەقیدەیە لە دەرەوەی عەقیدەیەکی نیشتیمانی کەواتە کورد دەبێت داوا بکات لە هەموو ناوچەکانی کە ناوچەی جێناکۆکە کە هێزی عێراقی ئێستا هاتووە کە حەشدی شعبیە دەبێ هێزی پێشمەرگەش وجودی هەبێ ئەگەر بە حسابی با بڵێن وەکو خۆت باسی کرد لانی دەستوریش بیکەیت بەڵێ کاگیوە ئەم ئارگۆمنتەی کە حەیدەر عەبادی بەکارێنێ وەکو وایە کە کوردەکان بۆ جێبەجێکردنی یاساناخۆیەکانی خۆیان پەنابەرن بۆ هێزێکی تورکی یاخود پەنابەرن بۆ هێزێکی ئێرانی یاخود پەنابەرن بۆ هێزێکی ئەمریکی و بەکاری بێنن دژی بەڕێز حەیدەر عەبادی و دوجاریشدا ئێمە بڵێن ئەم کردەی کە کردومانە کردەیەکی دەستوری و یاساییە کێشەکە لێرەوە دەست پێ دەکا و ئەمرازانەی کە بەڕێز حەیدەر عەبادی بەکاری دێنێ ئەمرازەکانی نادەستوری ئەمە خاڵی یەک خاڵی دوو مادەی 140 سەلاحێتی حەسڕی حکومەتی بەغداد نییە شتێک نییە لە ناو دەوڵەتی فدراڵدا گریمان تۆ گەسەی ئەو وڵاتە فدراڵانەی کە نموزەجیان هەیە بۆ نمونە کێشەی کشمیر بێ یاخود کێشەی ئەو کێشانی کە ئێستا چەندین ڕوبەر هەیە لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە بەشێک لەو ڕوبەرانی کە متەنازعن بۆ نمونە وەکو هێندە سوورەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا لایەزار سیادی خۆیان هەیە لە ناوچەکانی خۆیاندا لە پاڵ سیادی هەرێمەکان و لە پاڵ سیادەی حکوومەتی فدراڵ ئەمە کێشەی ئێمە ئەوەیە حەیدەر عەبادی فدرالیزم بەکارهێنێ بۆ مۆدێلی کە خۆی بیری لێ ئەکاتەوە نەک بۆ مۆدێلانی کە بە وردی بیری لێکەیتەوە سپاسەکەم پەیامەکەت گەیشت کاک زەردەشکاک ناجح ینی مادەی 140 کە بڵین ناوچەی جێناکۆ گەگرێتەوە بێگومان تەنها کەرکووک و هەندێک ناوچەی کوردی نییە تەنانەت لە ناوەڕاست و باشووریش لە نێوان ناوچەی سونی و شیعەیە مادەی 140 لێگرێتەوە ینی پرسیارەکە ئەوەیە کە لە هەندێک شوێنی دیکەشە هێنانی ئەم هێزە نادەستوریە تائیفیە بۆ ئەو ناوچە جێناکۆکانە گرفتی زیاتر دروست ناکە بڕوا دوانیە سبێنێ لەگەڵ سونەشە گرفتی زیاتر دروست بێت چۆن وەکو ئێستا لەگەڵ کووردا دروست بووە سەرەتا ناکۆچیەکان هەن لە نێوان سونە و شیعە من ئەو سیاسیانی کەوە لە بەغدان ئەو سیاسیانە بەڕاستیدا ئەوان تەنها تاعاتی ویلایەتی فەقیهیان کردووە بەڵام من باز لە سونە دەکەم عەرەبی سونە ئەمڕۆ دەستگیرکردن هەیە ئاوارەکردن هەیە و پارەبردن و دزین و ئەوەی کە لە ڕزازە ڕوویدا لە بزێبز لە سامەرە لە تکری لە هەموو شوێنێکدا و ژێرخانی شارەکان دەدزن ئەمە هەموو بە ئامانجکردنی عەرەبی سونەیە دوای ئەوەی ئێستا لە عەرەبی سونە بوونەوە ئێستا دێن بۆ کوردستان ئەمە کارەکانی حەشدا ئەوان دەنەوێ خەڵک بکوژن بێجیان برد بۆ نمونە مەسفاکەی دەستکەوتەکانی حەشدی شعبی ئەوەیەکەوە تایفیەت ڕابگەیەنێ و ئەگەر بینیتان لە کەرکووکە قەت ناتبینی بۆ نمونە عەلەمی عێراقی نابینی لای حەشی شعبی دەبینی هەموو ئاڵای تایفیە لە تەلەڤیزیۆنەوە بینیمان ئەوان خۆیان دەڵێن خەڵکەکەن دەڵێن ئێمە دەمانەوێت دەوڵەتی ئیلاهی دروست بکەین کەەوە لەسەر منهەجی ویلایەتی فەقیهە ئەوان دەڵێن بە عەرەبی سونە دەڵێن ئەمانە کوڕەکانی یەزیدن ئەمە مالکی ئەمە وتی لە ساڵی 2013 لە عاشورایە وتی کوڕەکانی یەزیدن ئەمانە ینی ئەوەی ئەو مانایی ئەوان ناسنامەی خۆیان ڕاگەاندوە باش وڵاتێکی دیکە وەکۆڵێ تەحەیر نەماون لەوەی کە بۆن منە هێزێکی وەکو ئەمریکا بە بەرچاوی خۆیەوە وەکو خۆ دەڵێ جەماعەتێکی تایفی کە سەر بە ئێران بێ بێنێتە ناوچەکە و بێدەنگیش بێ تەفسیری بۆ ئەمە چییە؟ بێگومان ئەمریکا ئەوەی کە بەخۆی دابچێتەوە و ببینێ ئەمریکا پابند نییە لەگەڵ هاوپەیمانەکانی و هاوپەیمانیشی نییە بە پێچەوانی رووسیاوە رووسیا بۆ نمونە ئێران خۆی بەهێز کردووە بە رووسیا و رووسیاش بەردەوام پژێری رووسیا کردووە لە مەحافل لە نێودەوڵەتیەکان بە شارە سەدێش بە هەمان شێوە
رووسیا هێشتەوە بەڵام ئەمریکا هیچ هاوڕێیەکی نییە ئەردۆغان بۆ نمونە ئێستا گەر ببینین کاتی لەگە ئەمریکیەکان بوو نەیتوانی هیچ لە سووریایە یەک جوندی پێشڕەوی پێ بکە بەڵام کاتێ لەگەڵ رووسیا ڕێکەوتوان نەبوو بۆ هەمووان دەبێ پێیان وانە بێتکەوە ئەمریکا هاوپەیمانەکانی خۆی دەپارێزێ پێم وایە رووسیا گرنگترە لە ئەمریکا و مێژوش بۆ برنکاتم لە ماوەهرێک لە بەڕێزان ناجی حمیزان سیاستوان زۆر سپاس بۆ بەڕێستان هەروەها لە سلێمانی و دکتۆر مستەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی کوردستان لە پەرلەمانی عێراق و هەروەها زەردەشت خالید خاوەنی بڕواناوی ماستەر لە دیزایانی دەستوری لە ئەمریکا بێگومان سپاس بۆ پیتەر گاڵبرێز شارەزای کاربای ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها بڕیاروا و دکتۆر سەرگی مارکۆف شارەزای کاربای ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە رووسیا و لەگەڵ ماڵی بەڵام بەداخەوە دیارە پەیوەندیەکە دروست نەبوو سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ تێچێنەکانتان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم شاد و کامەران